ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم لە ئەڵقەیەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەشتینەوە. سەرەتای پانۆراما بە کۆمەڵێک هەواڵی گرنگ لە سووریا و لە ڕۆژاوی کوردستانەوە دەست پێیەکەین. تەوەرەکەشمان هەر تایبەتە بە گۆڕانکاریە نوێیەکانی سووریا و لە نێویدا ئەو ڕەوش و بەرەو پێشچوونانی کە لە ڕۆژاوی کوردستان هەیە. هەر ئەمڕۆ لە نێوان هەریەک لە بەڕێز مەزلوم عەبدی فەرماندێزەکانی سووریای دیموکرات و ئەحمەد شەرع سەرۆشی کاتی سووریا ڕێکەوتنێکی گرنگ ئیمزاکراوە کە هێزەکانی سووریای دیموکرات دەبنە بەشێک لە هێزە ئەمنیەکانی سووریا. هەروەها دامەزراوە ئیداریەکان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەبنە بەشێک لە ئیدارەی نوێی سووریا. دیارە ڕێکەوتنەکە کە ئەمڕۆ ئیمزاکراوە لە نێوان هەردوولادا کۆمەڵێ خاڵی گرنگتری تایە کە بۆ کورد و هەروەها بۆ دیمەشقیش ینی گرنگە. ئەوەی کە ئێستا لە سووریا دەگوزەرێ بە تایبەتی ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان کورد و بەرپرسانی باڵای دیمەشق ئیمزا کراوە ئامانجەکەی چۆن بەدیدێ لە داهاتوودا. کورد سەرجەم پێکاتەکانی بەشدار بوون لە ڕێکەوتنەکە کە ئەمڕۆ لە دیمەشق لە نێوان مەزلوم عەبدی و هەروەها ئەحمەد شەرع ئیمزا کراوە. کاردانەوەی لایەنەکانی دیکەی سووریا بۆ ئەم ڕێکەوتنە چییە؟ ئەو شڵەژانی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سووریا هەبوو بە تایبەتی لە ناوچەکانی لازەقیە و ناوچەکانی ڕۆژئاوای سووریا ئەمە ئێستا کە هێور بۆتەوە دۆخەکە چی دیکە دەخوازێت و ئەم ڕێکەوتنەش تا چەند پەیوەندی هەیە بەو ئاڵۆزی کە دروست بوو. بەرپرسانی ئێستای دیمەشق ترسیان هەبوو بەوەی کە کوردیش هەمان جوڵە و هەمان مانۆڕ ئەنجام بدا کە خۆی ساڵانێکە حکومڕانی خۆیەتی لە ڕۆژاوی کوردستان. بەگشتی ئەم شەو بابەتەکانمان چ ڕەکەینەوە لەسەر سووریا لەسەر کورد لە ڕۆژاوی کوردستان. ئەم ڕێکەوتنە نێوی نێوان دیمەشق و ڕۆژاوی کوردستان بە میوانداری بەڕێز ساڵح موسلیم ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی پارتی یەکێتی دیموکرات پێدا کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە قامیشتەوە لەگەڵمانە. هەڤڵ ساڵح سڵاوت لێبێ، خۆشحاڵین کە لە بەرنامی پانۆراما بە دیداری بەڕێزت شا دەبین. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین ڕای جەنابتان لەسەر ئەم ڕێکەوتنەی کە ئەمڕۆ واژۆ کرا لە نێوان دیمەشق و ڕۆژاوی کوردستان. خاڵەکانی نێو ڕێکەوتنامەکە ئاگادارن لی و چی دیکە لە خۆ دەگرێ؟ ئێوە باش سلااو و ڕێژ بۆ واش بۆ خەڵەتکارەوە ji bo temaşevanên we bişkî silav û rêz. Birastî hevpeymanê ku hîro hatî îmzekirin em detayê wê nizanin yanî tefasîla xweşik li cem me tirnanin bes berê biryar hebûn. Biryar hebûn ku komîte çêbibin, lîjan çêbibin. Ew mijarê hene ku we nîşan dane ji bo meselê tevlîbûnê rêvebirê yan ji bo tiştê hene ku tîne ziman tedî çend rojan berê ê rêveberiya xwe ser û Meclisê Sûriya Demokratîk û Qesedê û gişkî bi hev re rûniştin, wê demê de we biryara hate standin. Yani biryar hatine standin ku komîte çêbibin, lîjan çêbibin ji bo van mijarenan nîxaş bikin. Îcabana gişkî tefasîl pê gerek, yanî di rokê de gişkî nêne gotin. Heta niha me hîn tefasîl detayê vê tiştê ku hatî îmzekirin em nizanin çi ye. Lê ku texmîn dikim tiştine bes sereke ayna zimana yanî em tevlîbûnê ê ji bo rêvebirî xwe ser parça nekirinê axê Sûrî û tevlîbûnê ku em parçek ji Sûrî ne sîstemê Sûrî û parastinê tiştine wiha ê sereke îmza hatine kirine. Hema tefasîlê wê ve giştî demê pêş me de dirê komîtan rêvebêne xwe yê kirine. Ez kanim nav vê bêjim ser vê hevpeymanê. ینی ئێوە بەڕێز ساڵح موسلیم ینی پێدا وەکو لایەنێکی بەرپرس لە ڕۆژئاوای کوردستان ینی بەشدار بۆ لەم ڕێکەوتنێک کە هاتووتە واژۆکردن یا پێشوەختە ئێوە ئاگاهی هەبووە لەم ڕێکەوتنە؟ بەرە نەها بەرە مەبتەرە گوت بەرە ئەو هەبوو civîneke bû civînê ême sedê têde hebû û Qesedê têde hebû yanî Meclisê Sûriya Demokratîk têde hebû Hêzên Sûriya Demokratîk têde hebû û rêveberiya xwe ser têde hebû ve her sê aliyana civînê xwe mehana çê dikin. Di vê civîna dawî de we tiştana nîqaş kirin ku li ser bo mijarana kanibin bi rêveberî ê Şamê re rûnin li hev dirûnin
وشاندك جبه داره هروي بداره جماعة هفديتني كهيرو تشيبوي لسرتشنا إمزا كرنا وك برنسيب كل صار لهفدو بكن أما التفاصيل شنا من نظن يعني براسي يا وك بياداجي أما أنجا دري مجلس سوريا ديمقراطيك بارتي أنجشكي أنجا دري ورا الناس يعني ديركت أمنا علي كي كو دنيا في بيمانة دانا بەڵام بەگشتی لەم ڕەوشەی کێسە لە سووریادا دەگوزارێ بەڕای جەنابتان وەکو سەرکردەیەکی سیاسی لە ڕۆژئاوای کوردستان ینی بەلاتانەوە گرنگ بوو کە ئەم ڕێکەوتنەوە واژۆ بکرێت هەر هیچ نەبێ بۆ پاراستنی ینی ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان و تا ڕادەیەکیش بۆەوەی کە دیمەشق لە بەرامبەر کوردان ینی مافەکانێن تا ڕادەیەک بێتە دانین بەڵێ نەها روشة حركة زانة يعني هندري سوري زانة درواج زانة قال لك عليها أنا قداسي خد هندري سوري ده هنا يعني شد خازة علين هرمي بنش خازة علين نبنتوي بنجش كداسي خاطي ده هنا لأم تم دبيجن كو عام سوري بخاب خال هبدو بكن لصار هناك تشتان وشغل أمرين آدم كو كسك داس دريجي هندري سوري بكي جزبو بيا وجش برد ما دقوت مثلا سوري قشكي دبي والله تكي بتوایی به ام پارچه‌بونه ناخوازن جدابونه ناخوازن و حتی تشتی کمالوی داره رببری خسار مچه کری اوجی پارچه جو سوریه پیش روزه و حتی هف پیمان جواکی آن کمالوی داره چه کری اوجی دبه کو پارچه جو دستوری سوریه به اینجا جستر بیاوی ام نه دنیرن واتشنا باشن که امکانه بن وقت پارچه جو سوریه هم جبو پاراستن ولاتی سوریه هم جبو پاراستن رببری خسار دبه کم هف پیمان بشامر الهبدو بكن جبو كم حركة سكزانة بنشكوري دكنا برز مسلم يعني ام ريكوتنا بيدوايا يعني جارانتي باراستني روجاوايا كردستان لهيرشو بلامارداني توركيا و آليغري توركيا دكات كيستا يعني لناوتشكاني بندافي تشرين وقرقوزاغ يعني بردوامم هيرشانة بله يعني انها مثلا تدي شر تبي يعني الرجيم الشامي الوشاج يشتري اللي صار مع ناس ساكنة شبر هنا كابون بدستي تركي يعني تشاتين تركي بنو إيرش ذكرون تركي بخاجي تيدا بو أو مثلا حتى نوع بتاني بس نها دبيكو ريبابري وركبتن بشامي رتشيبو وجهه أمكانن تاف دنگي خراكم كوبيجن ويا دست ورداني هندري سوري رجيم سوري قبول ناكي يعني أمكانن دست خبيك نكو أملهم بر بسكن جبو يوي جبو پاراستن ما گلکی گرینگه ود اصل نبنتوی داجی یعنی برجی تدی رژیم برجی دینجی یعنی وقت روجاوای کردستان یا باکر روجلات سوریه کچلی دبو گهنه دانه که اما نها مجبورن و خودی لیدر کن ام تف لهم بر بسکرن جبو هزن هرمی و این نبنتوی جبو یاوی باشه جبو پاراستن ماجی باشه کواته یعنی که در اوتریت هزکانی سوریه دموکرات دەبنە بەشێک لە هێزە ئەمنیەکانی ینی ئێستای حکوومەتی سووریا یعنی ئەو کاتە ینی دەرگا واڵاکە بۆ هێزەکانی سووریا کە بێنە ناوچە کوردیەکان و بێنە ڕۆژاوایە کوردستان بەڵێ نەها بڕاستی ئەم نەمەوە ئەم تەفاسیلە نزانن دێتایەوەی چنە ئەم خۆشک نزانن لێ هەما هێزن مێکۆ هەیە یعنی هێزن سووریا دموکراتیک بێ YPG بێ YPG بێ وانا گشتیش بۆ پاراستنی ڕەوانە دەیجا پاراستنی ڕەوا ئەم بچە هاوی گارانتی بکەن ئەمزانە بن کۆ ئێرش لەسەر مەتنانە یعنی تەهلیکە لەسەر مەتنانە خەتەر لەسەر پێکهاتیان مە ڕێبەبرێ مەتنانە ئەوە دمینێ مژارێک و چاوە هێزن لەشکەری کانە بن بە هەورا پەیمانێک چێ بکەن چاوە پارە بکەن یعنی وەیە هین حەتانە ناوە لە بێگومان ئەم وەک ڕۆژاوا وەک گەلێ باکوور و ڕۆژهەڵاتی سووریە ئەم دەبژ پاراستنی ڕەوا بەرە نادەن حەتانێک و گەرانتی مەتر نەبن ئەم دەبژێ بەرە نادەن ئیجا گەرانتیت کێ بچاوی ببنیان بە هێزەکە هەفبەش بێ یانجی هێزەکە بتانێ بێ هێزەکە چاوە بێ یعنی دەبێ گەرانتیش مەرە هەبێک و پێکهاتیان مە تشتێ مەلبێ دەرێ گشتی پاراستینە و دەست درێژی لێ نابێت دەبێ ئەم وایە گەرانتی بکەن یەکێک لە خاڵەکانی ئەم ڕێکەوتنەکە هەیە ینی باز دەگەڕانەوەی ئاوارەکانەکە بۆ زێدی خۆیان بەتایبەتی ئێستا زانین ئەمە ئەفرین ینی تا ڕادەیەک ینی کوردان لێ ئاوارە بوون ینی ئەمە ئەبێتە گەڕانەوەی ینی کوردان بۆ زێدی خۆیان و بۆ ئەفرین و بۆ پاراستی ناوچەکانی خۆیان لە داهاتوویشی نزیکدا بەڕێز موسلیم
بنش خوا يعني يكج أورمان جما وهرم كواتي دور كرنا عفرين تانه عفرين سريكانية جريسبية كوانا قش كجي إيه دروجة إيه زين دروجة دركبن يعني سوريا بقرنكي وناجي قال لي ما عفرينه هدي دي دست بيد كي دم بيش ماذا بقرنا عفرينه ويجي سوزك وأود أبو بخا يعني جولاني بخا سوزك دروجة بيشي دو جدا وقال لي عفرينه بقر جواري خايا یک بند سرکه وای وگر کسی کجوالات خو کوچ بر بوی وگر نجی گنده خو جی خو زۆر باش با یە خەڵیکەی گرنگ باس بکەین بابەتی ینی ئەو کۆنفرانس و کۆنگرە نێودەوڵەتیانەی کە بۆ ڕەفشی سووریا ئەنجامەدرێ بۆ نمونە ئەوەی پاریس کە ئەنجامدرا ینی بەبێ ئامادەبوون و حەزوری کوردان بوو ئێستش کە لە سەروبەندی نووسینەوەی دەستوری نوێدان بۆ سووریا ینی پێ دوایە لە دوایان ڕێکەوتنە دیمەشق حساب بۆ کورد دەکات و دەیەوێت ئەویش بەشێک بێت لە پێکاتەیەکی سەرەکی بۆ نووسینەوەی دەستورێکی نوێ و مافەکانی کورد لەو دەستورەدا پارێزێت؟ بەلێش خۆ یەکجە شەرتێ مێکۆ حتەوا پەیمانێ هەنە کۆم دێژن بەلکە ئیمزە کردیە ئەم ئۆرتاغن یعنی ئەم شەریکن ئەم شەریکی هەر تشتینە کورتکە دستور بێدانی نەژێ ئەم شەریکن کە حکومەت بێ ئاڤەکردنەژێ ئەم شەریکن دکه هەڵبژارتن چێ ببێژێ ئەم شەریکن ئەم شەریکە ئەڤی وڵاتی ڕاستی ئاڤەکردنی سووریە و چ پێویست بێ ئەمجی شەریکن تێدا جوش بەرویەوەی یان یەک ئەساسی وایە کو ئەم شەریکێ ئاڤەکردنی ڤی وڵاتینە ئێ سووریای نۆ لە ساڵی 2014ەوە ینی ڕۆژاوای کوردستان ینی ئەوە تا بەڕێوەبەری خۆسەری هەیە ینی وەکو ناوچێکی فیدرال بۆ لە سووریادا پێ دوایە لە دوایان ڕێکەوتنەوە ئەم ینی خۆسەری و ینی بەڕێوەبەرایەتیەکانی خۆسەر بوونیان دەبێت و وەکو حکومێکی فدرال هەردەمێننەوە یاخود چاوەڕێی ئەنجامدانی ئەو دەستورن و نووسینەوەی دەستوری نوێن بۆی کە مافی کورد و ڕۆژاوای کوردستانی تێدا دیاری بکرێت. بەڵێ نەها ئەز ناخوازم تشتێکی ببێژم چبەر ئێمە ڕێبەبرێ خۆسەر هەیە و ڕێبەبرێ خۆسەرژی بەرەمە چێکرێ یعنیمە ئاوا کرێ و پارچەک ji سوورێ بێ ئەم هێویت کن کە وایە د نەب سووری گشتی دەبێ ناوی خۆ نەمەهەمە ئەم پێرەدوێن ڕێبەبرێ خۆسەر هەنێک دەبێژن مەسەلەی فێدرالیزمی فلێکسیبل هەر هەنێک تشتێکی لێتکرد ناو نەمەهەمە بەس ئێمەش بۆمە ئازادیمە یارێمە حکمرانێمە وە تشتێمە دەجباراتی پام تێدا ئەم گشتی خودی وڵاتی خۆ ئازادی خۆبن دەیجە باە دەکرێت چاوە بەش بەرانە دەرسوویەدا نام بتەنانە پێکاتێن دینجیانە ئەم هێویتکەن بۆ کۆمیتایە کو چێ ببە یانی لژنەی هەانە گوتکێ چێ بێ بۆ تشتانانی خۆش بکێ بێگومان بە تشتانە گشتی بەرچاو بگرێ یعنی ئەم ناخوازن تشتە نەها ببێژن یانجی ناو لێکن لێ باوەڕ بکەن ji بۆ me û ji bo pêkatiyên me dîne êkûpmara ji jiyan dikin dixwaze bira Arab bin, Suryanî bin, Ermen bin ku kîl vê derê çi pêkatî hene em gişkiyan ew dikin yani em gişkiyan hesabî gişkiyan dikin û heta Kurdê me jî ê hene derwê Rojava yanî Kurdê me hene meselan li Hema hene, li Homs hene, li Şamê hene bêguman em diwana jî difikirin yani boya jî belkî ku aliyekî ji rêveberî ku merî ava bike bibêje eskê xwe di Rojava da teng bikim yan hebis bikim merî nikane mafê wana biparêzin ama modêlê ku em dibêjin yani êvaya rêveberî xweserê ku em dibêjin ku komûniyeke Kurd li kê derê hebe yani komek hebe ku ne mafê xwe biparêze bi her hawayê hem ji azadî de hem ji alî rêxistinê de em li ser vî hawî bixebitin ku em gişkî qebûl bikin ne ji bo xwe tene ji bo tevayê pêkatiyên Sûrî. بەڵێ بەرز ساڵح مسلم ینی ئەو مۆدلی کێسە لە ڕۆژاوای کوردستان بوونی هەیە کە ینی خۆسەرە یاخود ئیدارەدانێکی ناوخۆییە یاخود فدرالیەکە پێتان وان نییە دەبێت ئەم مۆدێلە لە داهاتوویشی نزیکە بگوازرێتەوە بۆ ناوچەکانی دیکەش بە تایبەت بۆ ڕۆژئاوای سووریا کە عەلەویەکان و هەندێک لە دوورزیەکان و لە نەتەوەکانی دیکەی تێدان و ئەو ئاڵۆزیانەشی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەبوون ینی دەری خستکە پێویستە ئەو ناوچانەی دیکەش هەر یەکە و پێکاتە و نەتەوەکانی خۆیان حکمی خۆیان بکەن بە تایبەتی ینی عەلەویەکان و بابەتی ڕۆژاوای سووریا پێتان وایە مۆدێلە گرنگە بۆ ناوچەکانی دیکەش ئەمەی لە ڕۆژاوا هەیە؟ بەلش خۆیانی هەرێمە ئەو تشتی هەانە کومەلبێ دەرە چێکردی لە باکوور ڕۆژهەڵاتی سووریە لە
روجاوا بوی مدل یعنی بوی مینا کش بو داره دینج هر کس تویجه وقت به ده ایجا سیستم ام نزانن براستی و گوری هف پیمانه مری حتی چه درجه لفظو بکه و ها ببه یعنی امو و ره بری ایشامه و دین ام لفظو بکن و گوری وی هاوی ببه لازم کنم مینا که بده مثلا ای ای انگلترا فدرالیه اسکاتلند هەیە وێلز هەیە ئێرلاندا هەیە بۆنە هەر یەکێژی چیشی خۆ فدرالی خۆ هەوەکیە نەوەکەبدنە نەقالبەکە işte boyara andivên federalizmê ê flexible ku hevpeymanê di nav te de hebe ku çi bê tevê wê ji bo çi mesela van modela ji bo beravê jî bibe ji bo Swêda jî bibe ji bo Derha jî bibe yani dimîne ku li ser heta çi derece ku مری و ریبری لشامه یعنی جی حکومت نابندی کو مری چل هفته بکه گوری می هاوی به مری بماشه یعنی لسر لعب کرنه بندان اره نگوش که نیخواش بده حتی که هر کسی که باوری خوب پیته و چاقه مری کنه تفتشتکی دینه زۆر باشە بەڕێز مستەم ئەو بابەتی کە لە چەند ڕۆژی ڕابردوو گرژی و ئاڵۆزیەکان لە هەندێک لە ناوچەی دیاریکراوە تایبەتی لازەقیە و ڕۆژاوای سووریا ئەنجام درا ینی پێت وایە ئەو کاردانەوەی حکوومەتی نوێی سووریا بەرامبەر بەو ناوچانەوە ئەو توندوتیژیە و ئەو کوشتارە زۆرەی کە لەوێ ئەنجام درا ینی ئەمە مەترسی هەیە لە ناوچەکانی کە دووبارە بێتەوە وای نخوی انا تشنه ما گوتن یعنی براستی نا باوری که مرا چه بویه حکومت نواندی یعنی حکومت جولانه یعنی جی هیئت تحریر شام دخوازه براستی خوابو گویره گوری و مدل بکی یعنی مدل هانا که سوز دایی هزن در باید دایی در دورانه دخوازه براستی استقرار چه به دخوازه آرامی چه به لطفای سوری لهانا گروپ دیم پر رهانه و گروپ وای کدوین ارتشا نتوی سوری و هانا که به جردوانه که ترکی را حرکت دکنه یعنی این آشکاره بود این هانا که جرکی که سوری رژیم سوری هلوشیایی حتی نه ایریش مدکنه این حتی نه جی او ایریش اونا نسکنه یعنی پیراد بین عمشاتن سلطان مرادن حمزاتن یعنی هنه گروپ ایوانی هنه بانا گوش که ترکی وای گرید داینه ایوانا بگمان یعنی تشنال سر مسئله علوی و سنی و آریناجی هنه ناکوکی اجباکی نه لماری کنه قبول بکی اما وانا گوش که وقتا که چونه وای داره یعنی چونه براوه الوی داره گوش که سیویل کشتن او کشتن ایجاج بروی هم دویر لیپرسینه که کور ببه یعنی نکو امنا بیشن حکومت شامه برپرسیاره وانا هیا برپرسیاری خواه که مجال جوانا را جی بکر ریجی را بکر که وانا جه ادلبه و جه عفرینه و جه حلبه و جه بابه و گی کون ببن بری خواه داره دن هرن نف علویان بین ام جهاد دکن هرن علویان سرجی کن بگمان حکومت برپرسیاره لهما ایهانا که کریجی و کسی دینن دوی ویج خوشک زانبن یعنی حتی انها بوانا را ام بخوش هر دکنه سر مسئله بنداوی تشرینه سر پری قراقوزا خونزانن سه مهنه زیده تر بونه شری مهنه سکنه شری مپو گروپان ره و چطان ره ایوانا که کده هرن خرابی جه درد که وان جشبروی اوی از تخمین دکم لازم علی پرسینه که کور چه ببه و برپرسیاری جی بنا برچاب کرن زۆر باشە بەڕێز موسیمەمە باس لە بابەتێکی دیکەی گرنگتر بکەین کە ینی لە دوای دەست بەکاربوونی ئەحمەد شەرع وەک سەرۆکی ینی کاتی سووریا ئاماژە بۆ دان کە هێزێن بیانی نابێت لە هیچ تاقێکی سووریادا بوونی هەبێت و جەنابیشت دەزانیای لە ڕۆژاوایە کوردستان دەمێک ینی هێزەکانی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا بوونی هەیە و پاڵپشتیشی گەورن بۆ هەسەدە و بۆ کوردان لە ڕۆژاوایە کوردستان بوونی ئەمریکا لە ناوچەکە و پاڵپشتی بۆ کوردان ینی حکوومەتی دیمەشق پێی ینی ئیزعاج نابێ بێزار نابێ ئەمە نابێتە هۆکارێک بۆەوەی کە پەیوەندیەکان لە داهاتوودا ئاڵۆز بکا لەگەڵ کورد بەڵێ یعنی ئێمە ji bo ku bahane nemînin hece di dest kesî de nemînin ê mêhana kulbê dere hene yanî kesên me ê ku nesûrîne yanî Kurdê me ji Rojhilat jî hene Kurdê me ji Bakur jî hene êhana ku hatine vê derê demekê mane ne pirin jî çendekin ku mane hetanî ku em kanibin cî warekî jê re bibînin rewşeke wana
آرامی چه بکن وگر نوالاتی خواهیان جی کن هر نجیه که دین پرسکریک نوای بس پرسکریک نوای دینن یعنی نوای که کمکوژی کل لبرا و پیکانی نه پر خواه گل بخواد بشه دبی بانا اویگورن دبی بانا قرغیزستان هاتنا ترکمنستان هاتنا نظامش که داره هاتنا پرسگریک یعنی پرسگریک جوان رژی ایجا ام دبیجن بگمان یعنی وقتی که تیرو چهار کسی می کرد جه باکور یعنی روجلات هاتنا دنا مدا وقت بنابرای سیاسی الجمع مانا تشته که و ایهانا کبتر هاتی شهر دکن تشته که دینه یعنی ایما حتانا اوی کرده کل جمعه کسی که نجی بریاره ده نجی جی لشکری ده نجی دره ببری ده نه ده اوه ده پارستون خوش بو کنو کن بگر نوالاتی خواه الوی داره مانا اما ایوان نواه ایوان ایکو هاتی یعنی ایتا کسی که به هیئت تحریر شام رو هاتی وقت مدیگش که رتبه دانه که گیده لشکری ده بلند کرن نحل کهلک جولانی نه دره ببری دانه جمعیم گلی سوری قبول نکه کسی که در بواره وانا حکم بکه وقتی که جبو چار کسی لجمع تعاجز دبی گلی سوری گیش که جبه کسی چیچانی یعنی کسی اویگوره قواتی تا حکم دکنه و قبول نکن یعنی دبی چار سوری که جرو بیدیل يعني او قسانه راستن كده بيجن هندق لوزيران حكومه كاتيه سوريا يعني بيانين او خلقي او ناوچانن كجنابت يعني اماجت بيدا بله راست اردنی هنه مصری هنه جه ترکیه هنه غیری ای چیچانی ترکمنستانی اما جگش که ای رتبه قابلندن دنه بلشکری دانه زۆر باش بابەتی نەوت و غاس کە لە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بوونی هەنە و تا ڕادەیەک ئەمریکا ینی سەرپەرشتی بابەتی سەرەواتی نەوت و غاز دەکات لەم ڕێکەوتنەدا پێت وایە ینی ڕۆژاوای کوردستان ئەم سەروەتە دەداتە دەستی مەشق یاخود بۆ هەموو سووریەکە بەبێ جیاوازی يعني بله برنسيب نابرج ما قلت يعني خير إيه بن عرض وصار عرض إيه كل بكر رجلات سوريا هنا ينجل سوريا هنا إيه تبغي قال سوريا ما تجارم شن ناكر يعني جبوكو حقيقة جبنا ناس كرن حتى أنا بلكي جدهان يك بيري بترول كو إيه خام إيه كرود أويل يعني كنت خابتنا بلكي جدهان يك تنانا جبر إيه دينجش كي خرابونا جش كي جرا چکرن گرگه آوا کرن گرگه اما وای هانا کد خبت چه تبیوی ام بگلی سوری رو پاره بد کن مثلا جبه بری رژیم کون رو دیسا دچو شامه دچو اداره نه دیسا پیمان هی دیسا گوری وی داره که یعنی متجاران نگوتی و ایمان امناد نکسی هم دیدنه که و بابد رو پاره بد کن شبر پرنسیب جوا که مگوتی خیرو بیره ایسر عرض و بن عرضه قال لي سوري قشكي لأن دبي بواكي عدالات ببارا بكرن دمي برم عدالات نداتا ببارا بكرن دزي چيد بو خرابي چيد بو اما نو هم دنيرون كو عدالات هبه ام بخوا يعني ام سوري بخوا بخلو سرون اللي هبدو بكن ام كان ببارا بكن بعدالات ايج ببارا بكن باش بەڕێز مسلم ئەمێ بابەتێکی دیکە کە بیکەمە پرسیار و حەزەکەم ڕای جەنابەت لەوبارەوە بزانین لە پێشووتر دوای گۆڕانکاریەکانی سووریا و نەمانی ڕژێمەکەی بەشار ئەسەد ینی کوردان لە ڕۆژاوای کوردستان ینی کەوتنە خۆ بۆ ئەوەی کە کۆنگرەیەکی نەتەوەیی یاخود نیشتیمانی یاخود پێکهاتنێک لە نێوان سەرجەم ئالیکاری جیاواز لەناو کوردان بێتە کردن ئەم کۆنگرێت دەکرێت و کوردان ماڵی خۆ ڕێک دەخن لە داهاتوویشی نزیکدا لە ڕۆژاوای کوردستان بله نا پرسگرێکی ما يعني گشتی ڕەوشەکە بڕاستی ڕەوشەکە ئەستیارە دەبێ ئەم کورد گشتی دەرکەون يعني خۆدی لێ دەرکەون ژبەر ئێر و ڕۆژاوای کوردستانە ئەم باوەکی دەبنە کو ستات و بێ پاڕاستن یعنی ستات و کردانە کوی ڕێبەبرێ خۆسەرە کوچیە بمینێ ژبەر وێ هەوی واژی دەخوازە کام ئەم کورد گشتی بیەکەون يعني وەک پارتین سیاسیشخوا تشتێک ئەم باوەڕ دەکەن گەلی ما گەلی کورد بەرە یەکە نەبەس لە ڕۆژاواتانە لە تەوای کوردستانە هەرچە پارچەی کوردستانە گەلی کورد بووە یەکە مایە هەنێک جودەبوون دەنێ پارتی سیاسیدا هەنە ئەو پارتی سیاسیژی هەنێکش بۆ بەرژەوەندی خوانە هەنێکش بۆ حەسابێ شاشن کوچەوانە دوورە بەس کو مەسەلە بوو ستاتۆی کوردستانە گشتی دیگە نابدە ئەنا هیرۆژی ون دەبین مەسەلەی ڕۆژاوا تایبەتی مەسەلەی ستات ڕۆژمارە گەرەگە اجبر وی اوجی هفتی تنجی چه بون رو مشخندنجی چه بون و گازنه ایشاش بون
بۆ ڕۆناژی بوونە ببیستنە بەلکی شاندەکە هەبش تەبهرم لە شامێ بە هەڤڕۆژ بۆ مافێک کوردان و بۆ مافێن ڕێبەبری خۆ سەر کوکوانە بن بە هەڤڕە ڕوونن و تشتە بە هەڤڕە بریارێ بدەن ئەم دوێ بۆ وەرێدانم بەرن یەک بابەتێکی گرنگ بەڕێز موسلیم جەناب دۆکو سیاسەتوانێکی گرنگ لە ڕۆژاوای کوردستان و لە هەرێمایەتی و لە ناوچەکە خۆ دەزانێت ینی پەیوەندێکی باشی ڕۆژاوای کوردستان و سەرکردە و ئالیگرین ڕۆژاوا هەیە لەگەڵ وڵاتانی ینی زلهێز و هەرێمایەتی تا ڕادەیەکیش زۆر جار ینی کوردان تاوانبارەکرێن بەوەی کە پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتی ئیسرائیل و ئیسرائیل ئێستا خۆت دەزانێت ینی بەشێکی زۆری سووریا ینی سەربازی ئیسرائیلی هەنە ئیسرائیل پاڵپشتە بۆ کوردان لە ڕۆژاوای کوردستان و هیچ پەیوەندیەک هەیە لەسەر ئاستی ینی دیبلۆماسی لەگەڵ ئەو وڵاتە بەڵێ حەتانات ئەوێ دیبلۆماسی چێ نەبوونە یعنی تشتێک و گوتی گوتنە هاتنە بشۆرە یعنی گوهاتێ گوتنە نێڕاندنە ئێمە گەلێک کورد گشتی و ئەمجی پارچەژوی گەلێک کوردنە تە دژمانەی مە و جوها یاودیان تنانە مەسەلەی فلەستینێژی بێگومان بۆ گەلێ دینجی گشتی هەنە حەقی دەدنێ هەنە حەقی نادنەکێ ئەوەیە مەسەلە کە دینە لە ئەمە مەسەلەی تێکلێ ما بسرائیل لێرەیان ئالیکاری وەک گوتبێژن تشتێکی وها چێ نەبووی ئەونا یعنی ئیسرائیلە پڕێ خۆدار دەکەون دەبێژن شتە بەلکی ji bo Kurdan tiştne rastî tîne zimane em vêjikê xweş dibin ku hinek bi rastî pêş me ew bikin bêguman em nabin wala debî xwe bigirin yan behsê me mekin lê hema di pratikê de tiştekî ser erdê bûyî tinane heta me باش وڵا گرنگ بوو ئەو خاڵە بەلامە بۆیە کردمە پرسیار بابەتێکی گرنگتر ئێستا ینی ئەموو لایەکمان زانین بابەتی پرۆسێ ئاشتی لە تورکیادا هاتۆتە سەرپێ و پەیامێ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان بۆ قەندیل بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژاوای کوردستانیش هەبوو ڕۆژاوای کوردستان ینی ڕۆڵی لە پرۆسەی ئاشتی لە باکوور چۆ دەبێت و ئەو پرۆسەیە گەر بێتە سەرگرتن بۆ ڕۆژاوای سوودی و مەفای خۆی هەیە بەڵێ نا ونجی یعنی دخوازە بڕە باشوور بێ ڕۆژاوا بێ ڕۆژلات بێ li bakur bê gelê Kurd gişkî bi heva girêdayê tu bixwazî naxwazî bandora ku li derekê tiştekî pozîtîv dibe bandora li derê din jî dike wek ku me gotiye yani yeketiyeka gelê Kurd heye tewkên bi hestê xwe gişkî yekin em wê xweşik zanin baya ji alîkî da ji alî dîn da jî meselên li bakur tedî bakur ê parçe mezin e Kurdistanê mezin e û piştgirêkê Kurd a kulwa dere bi Tirkan re çareser be yanî Tirkiye cerkî ku bê komara hetana tim dijmanê gelê Kurd dike ne li cem xwe tane li her çar parçeyê Kurdistanê dike li Rojava jî dike li Başûr jî dike li Rojhilat jî dike bandorê xwe gelekî bandor e ku îca hevpeymanek pê re çêbe yan jî aramî li wê derê çêbe bê we çawe fayda xelgişkiyan hebe boya her kesî Kurd wê qebûl dike û zane jî وجد يعني بقى ربر أبو وجه كوخاس تشتكي بكي قوتنا كبي بجيان قوة كبا بجي شيوريا بمام جلال نو دوسيان مام جلال شيوريا بيرا نهاجي هاد ببافر شيوريا بخوبات شيوريا بكاك مسعود شيوريا بنيتشلوان شيوريا يعني بقيش كان شيوريا بروجاوا شيوريا باكور شيوريا يعني بكردان قيش كده شيوريا ام که گاوا که بانی بابیجن اون چه دیجا معنا خوا باندور خوال کردان گشکی هبه ام هیوید کن که او آرامی لوی داره انتشتک چه به یان گاو نبین آبیتن بگو من به فایده خورماجی هبه روجا باش بر حتی نه ایریش لسر مدبن گشکی دیجن چیه اون تروریستن دیکلی و بپیکه کرده انوزم او جالان و چه کری یعنی تشت مشتوها بهانان دبینش بو ایریش مدکن اینها کلوه داره بخوا آرامی چه به یا ناشتی چه به بگمان به او تشتی رو هم بر مجی به کیم ببینه یعنی از تخمین دکه و گلکی تشت نپوزیفتی به جبو ما بەرپرسانی باڵای تورکیاڵەن لە پەیامەکەی بەڕێز ئاپۆ بۆ ڕۆژاوای کوردستانیش ینی بابەتی چەکدانانی تیاوە بەڵام ئەوەی کە ئێمە گوێمان لێ دەبوو ینی لەو پەیامەدا هیچ شتێکی تیان هەیە بۆ ڕۆژاوای کوردستان یاخود بۆ هێزەکانی پاراستنی گەل یاخود بۆ هەستە دەکەت چەک دابنێن نه بابا ترکیه خوازن ببیجن شته
سەرۆ گوتەی چەک دەینە نظام چ بێ حقیقەت نەوەیە حقیقەت يعني مخاطب ما نا أنقرة نا تركب مخاطب ما إيانو كامبير رونن والعبد بكن وهبيمان تشي بكن إل شامنا نا إل أنقرة يبغى تشتري سرور تشتري سبحان الله نكون بوجه ولا بسوري رواه بكن يوم بأول رواه يعني جين بينا قال كورت شوا قش كلمات نيرة ربر أبو بجي ورقال ماد نيرة لتبي وجه أم تشتري قوتن يوي وشيرات يوي برانسيبي كوداتينه أم قال لك بوزيتيف تبي نجيبه قال كورت ئێوە جەنابتان وەکو سیاسەتوانێک لە ڕۆژاوای کوردستان متمانەتان بە ینی بەڵێنەکانی بەرپرسانی باڵای تورکیا هەیە بۆ بابەتی پرۆسەی ئاشتی بەڕێز مستیم؟ نا حتى ناتنا تكلمة وأنا ما تنا لا أم هيفيد كان يعني هيفيد كان دم بيش ماذا بري نابين كوريان يعني بري كورسين نابنا توي أرينا كماري كنا بعبر بدي بستين جاب فين بكي. بله. بەڕێز ساڵح مستیم من هیچ شتێکم نەماوە گەر پەیامی کۆتاییت هەنە ئەتوانی ئاراستەیە بکەی کەرم کە. بەڵێ دخوازم بێژم يعني بڕاستی ئەمە گەلێک کورد گشتی قەدەرە مەیە ئەم ڕۆژنە دیرۆکی دەربەست بکەنە ڕۆژڵاتی ناویندا دەنگلێک گەلێکی تێنە گوێرتنە و ئەم جی وەک گەلێک کورد و وەک کوردستانە ئەم دناوەبەندێ بێ گوێرتنێ بێنە أجبر وياوي أزيبيت كم كم قالي كردش كي برسيري خو بحسن وامكانه من بهابرا بهابدا بشيورن بهابرا ببيجن بهابرا تبقى وام باويجن بباش ببين سلاو ريز بوا گەلێک سوپاس بۆ بەڕێز ساڵح مستیم ئەندامی کۆنسێ سەرۆکایەتی پێدەکە بە سوپاسەوە لە قامیشلۆ لە ڕێگای سکایب لەگەڵ مامووی لە بەرنامی پانۆراما بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ